پێشوازیمان کرد لە وەفدێکی باڵای تەیاری سەدری کە لەلایەن ڕێزدار سەماحەت سەید موقتەدا سادر نێردرابوون. سەرۆکایەتی ئەم هەیئەتە لەلایەن بەڕێز ئەحمەد مستەفە سەدر بوو کە لە عائیلەی محتەرەمی موسە سەدرە و ئێمە لەم کۆبوونەوەیە ئەوان دوو پرۆژەیان هێنابوو. پرۆژەیەکیان سەبارەت بە گۆڕانکاری لە مفەوەزیەی انتخاباتی مستەقل کە پێیان وایە ئەو مفەوەزیەی کە ئێستا هەیە مفەوەزیەیەکی ناعادلە و مفەوەزیەیە کە ناتوانانی ئیشەکانی خۆی وەکو پێویستە بکە، حقوقی تەبیعی خۆی نادا بە هەڵبژاردن، نانەزیهە، هەروها سەبارەت بە یاسای هەڵبژاردن و ئێمەش لەسەر ئەوە موافق بووین چونکە یاسای هەڵبژاردن یاسایەکی ناعادلە و تەنها دروست کراوە بۆ زەرەردان لە هەرێمی کوردستان. مەسەلەن مەقعدێکی پەرلەمانی لە دیوانیە بە 17,000 دەنگ دەست دەکەوێت، بەڵام لە سلێمانی و لە هەولێر دەبێت 49,000 کەس دەنگی بۆ بدە. لەبەر ئەوەی خەڵکی هەولێر و سلێمانی گوناحیان چییە؟ ئەگەر خەڵکی دیوانیە ناڕەحەتن، ناڕازین لە هێزە سیاسیەکان و بەشداری انتخابات ناکەن. ئەوە پێویستی بە معاناتە، بەڵام ئەمەیان تەرکەکرێ بۆ کتلەکەی خۆمان لە پەرلەمان لەگەڵیان تاوتوێ دەکە بۆ ئەوەی بگاتە نەتیجە و دیراسە بکرێ. پرۆژەی دووەم لەسەر هین بوو، لەسەر مەوزوعی مووسڵ بوو دوای داعش. مەوزوعی مووسڵ دوای داعش ئێمەش ڕازی بوون لەسەر ئەوە پێویستی بە پرۆژەیەکە، پێویستی بە پرۆژەیەکی بواری کارەساتە، پرۆژەیەکی تایبەت بۆ ئاوادانکردنەوە، پرۆژەیەکیش بۆ چارەسەرکردنی کێشەکانی ناخۆ، چونکە مەسەلەی تەجاوزی داعش لەسەر ژنانی ئێزیدی و مەسیحی لە مووسڵ تەقریبەن پێکەوە ژیانی کردو بە ئاستەم، زۆر زەحمەتە. بۆیە بیرکردنەوەیکی قوڵی دەوێ و هەروها چارەسەرکردنی کێشەی پێکەوە ژیان مەسەلەیەکی گرنگە و ئاوادانکردنەوە و جێڕانەوە پێویستی بە هاوکاریە و هەموو لایەک پێم وایە لەسەر ئەو مۆزوعەیەکن پشتیوانی بکەین و ڕێگا لە هەموو گروپ و تاقمێک بگرین کە بیانەوێ بۆ مەرامی خۆیان و جیرفانی خۆیان مووسڵ بە بابەتێکی پڕجێژە و ئاریشە بێلنەوە. کۆبوونەوەکەمان لەگەڵ ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتوو بۆ و داوتوی چەندین بابەتی سیاسی گرنگمان کرد سەبارەت بە ڕەوشی ئێستای عێراق. لەگەڵ ئەوەشدا دوو پرۆژەی گرنگمان پێشکەش کرد کە ئەویش یەکەمیان سەبارەت بە سەربەخۆیی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانە، لەبەرەوەی پێمان وایە کە پێویستە کۆمیسیۆنێکی بەهێز و بەتوانە دابمەزرێت کە لە بەرژەوەندی عێراقیەکان بێت و بە متمانەوە مامەڵە لەگەڵ دەنگەکانی هەڵبژاردنەکاندا بکات و بەرژەوەندی هیچ لایەنێک بە هەند وەرنەگرێت. دووەم پرۆژەشمان سەبارەت بە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵە دوای داعش، لەبەرەوەی پێمان وایە دەبێت پرۆژەیەکی گشتگیرانەمان هەبێت کە هەموو پێکاتەکان بەشداری تێدا بکەن. خۆشبەختانە بۆ چوونەکان زۆر لە یەکترەوە نزیک بوون و هیوادارین لە ڕۆژانی داهاتوودا پەیوەندیەکانمان زیاتر بەهێزتر بکەین.